الحمد لله وكفى، والصلاة والسلام على نبيه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفاء. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، خوای گەورە ئەو نیعمەتە گەورەیەی کە لەگەڵ مسلمانانی کردووە کە پێغەمبەرێکی بۆی ناردووە بۆ ئەوەی کە ڕێپێشان دەربیتن لە بۆ مسلمانان بۆ ئەوەی ڕێی هیدایەت و ڕێی حەق بدوزنەوە. یەکێک لەو بەڵگانەی کە لەسەر مسلمانان ئەرکە واجبە بۆ ئەوەی کە بە گەورە مامەلە لەگەڵ پێغەمبەری خوا بکەن، درودی خوای لەسەربی، ئەویش ئەوەیە کە ئەم نازدارە، ئەم خۆشەویستە لەلایەن خوای گەورە گەورەیە. خوای گەورە گەورەی کردووە، کەواتە ئەگەر کەسێک لەلایەن خوای گەورە گەورەبی حتمەن دەبی پێگەیەکی تایبەتی هەبی و لە ناودڵی ئێمەشدا بەڕاستی دەبی گەورەبی، دەبی مامەڵەیەکی تایبەت ئێمە لەگەڵ خۆشەویستمان درودی خوای لەسەربی بکەین. ئەگەر دیقەت بدەین دەبینین خوای گەورە لە قورئانی پیرۆز کاتی کە قسە لەگەڵ پێغەمبەرانی ترەکەت غەیری پێغەمبەری خۆمان درودی خوای لەسەربی، دەبینین بەناو خوای گەورە بەناوی خۆی مخاطبەی لەگەلەکە. بۆ نمونە خوای گەورە دەفەرمێت یا زەکەریە ئینا نوبەشیڕوکە بغولامین، دەفەرمێت یا یحیە خذی الکتابە بقووە، دەفەرمێت یا موسى إنه أنا الله العزيز الحكيم و هەتا دوایی. بەڵام لە یەک شوێنیش لە قورئانی پیرۆز خوای گەورە بەناو مخاطبەی پێغەمبەرەکەی خۆی نەکردووە، بەلکو بە پێغەمبەر یا ئەیوهە النەبی و یا ئەیوهە الرەسول، یعنی بە پێغەمبەر، بە نەبی، بە ڕەسوول ناوی هیناوە، بە تەنیا بە ناوی خۆی بانگی نەکردووە و قسەی لەگەڵ نەکردووە، بەلکو تەنانەت خوای گەورە لە شوێنێک لە قورئانی پیرۆز لە ئاەتێک وەصفی پێغەمبەرەکەی دەکا بە ڕووناچی. بۆیە خوای گەورە دەفەرمێت چی؟ قد جاءكم من الله نور وكتاب مبين. قد جاءكم من الله نور، ئەم نورە مەبەستی پێ محەممەدە صلی الله عليه وسلم. خوای گەورە کە دەفەرمێت من بۆ ئێوەم ناردووە ڕووناچیەک لەگەڵ پەیامێک، ئەویش کە قورئانی پیرۆزە، کتاب و کتابێکی ڕوون و دیارە. هۆی ناردنی پێغەمبەر و کتابەکەی چییە؟ يهدي به الله من اتبع رضوانه سبل السلام ويخرجهم من الظلمات إلى النور بإذنه ويهديهم إلى صراط مستقيم. بۆیە بەڕێزان لە چەندین ئاەتی تر خوای گەورە کاتی کە باسی صفاتی ئینسانی ئیماندارەکە لەگەلی باسی ئەوە دەکە کە ئەو کەسە ئیمانداری حەقیقی و ڕاستەقینەیە ئەوەی کە بە گەورە تەماشای پێغەمبەر بکە درودی خوای لەسەربی و بە گەورە بزانی. بۆیە خوای گەورە دەفەرمێت چی لە سوورەتی ئەعراف ئاەتی 157 فالذین آمنوا به، ئەوانەی کە ئیمانیان پێهیناوە بڕوایان بە پێغەمبەر هیناوە، نەک تەنیا ئیمان، نەک تەنیا بڕوا، بەلکو فالذین آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. چێنە ئەوانەی سەرکەوتونە و سەرفرازن و خوای گەورە لێیان خۆشەبی لە ڕۆژی دوایی، ئەوانەنە کە بڕوایان بە پێغەمبەرەکەی هیناوە و نەک بەس ئەوەندە، بەلکو وعزروه یعنی عظموه، یعنی بە گەورە بە وەقار مامەڵەیەکی تایبەت لەگەڵیان کردووە، گەورە بووە لە ناودڵی ئەو مسلمانانە، و نەسەروه و هاوکاریشیان کردووە، نەسرەتیان داوە، یارمەتیان داوە، تێکوشانیان کردووە لە پێناو سەرخستنی پەیامەکەی پێغەمبەر و شوێن پەیامەکەی ئەو کەوتون، ئەوانن کە لە ڕۆژی قیامەت سەرکەوتوو دەبن. لە سوورەتی فتح ئاەتی 9 خوای گەورە دەفەرمێت لتؤمنوا بالله ورسوله، دوای دەفەرمێت چی؟ وتعزروه وتوقروه، یعنی تەنیا ئیمان هێنان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کیفایەت نییە، بەلکو دەبی بە گەورە بیناسی و گەورەبی لە ناودڵی مسلمان و لە ناودڵی ئیماندار. و هەر لەبەر ئەوە خوای گەورە قەدەغەی کردووە بۆ ئەوەی هەر کەسێک ڕاو بۆچوونی خۆی پێشبێخی لە ڕاو بۆچوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یان قسەی خۆی پێپەسەندتر بی، یان پێشبێخی لە قسەی خوا و قسەی پێغەمبەر. یا ئەیها الذین آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. يان لا آياتك يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون.
دقت بده بەڕێزان تەنانەت یعنی ئەمە کە لە سەردەمی پێغەمبەر درود خوای لەسەر بی کە خوای گەورە قەدەغەی کردووە کە کاتی کە قسە دەکەن لە حضوری پێغەمبەر درود خوای لەسەر بی کە دەنگ بەرز بکەنەوە کاتی کە پێغەمبەر حضوری هەیە لەوێ خوای گەورە یعنی هەڕەشەی ئەوانەی کردووە کە کردەوەکانی ئەو کەسانە پێ بەتاڵ دەبی ئەگە بێت و ئەوان دەنگی خوان بەرز بکەن بەسەر دەنگی پێغەمبەر یان لە سورەتی نور ئاەتی 63 خوای گەورە دەفەرمێت لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا یعنی کاتی کە ئێوە گفتوگو دەکەن لەگەڵ پێغەمبەر درود خوای لەسەر بی قسە دەکەن وەکو ئەوە نەبی لەگەڵ یەکتر قسە بکەن دەبی بە وەقار و ینی بە شێوازێکی تر بە ڕێز و تەقدیرەوە کاتی کە قسە دەکەن لەگەڵ پێغەمبەر بە هێواشی بە دەنگێکی نەرم و بە دەنگێکی نزم ینی دەنگتان بەرز نەکەنەوە بۆیە زانایان دەفەرمونون ئەم ئاەتانە ئێستاش مەبەستی ئەم ئاەتە و مەفعولی ئەو ئاەتە هەر بەردەوامە ڕاستە پێغەمبەر درود خوای لەسەر بی لە ناوماندا نەماوە بەڵام ئەو کەسەی کە دەنگی خۆی بەرزەکەتەوە لەسەر فەرمودەیەکی پێغەمبەر ئەو کەسەی کە قسەی پێغەمبەر ڕەت دەکەتەوە ئەو کەسەی کە قسەی خۆی پێش دەخی لەسەر قسەی پێغەمبەر درود خوای لەسەر بی ئەو کەسەی کە گاڵتە بە شریعەتێک بە شەعیرەیەک بە حەدیثێک بە سونەتێک دەکا ئەمە وەکو ئەوەیە بڵێن کە قسەی خۆی پێشخستووە ئەمە ئەو شمولی ئەوانەش دەکەتەوە بەڕاستی لەوانەیە کردەوەی چەندین ساڵ پێ بەتاڵ ببیتەوە بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی بەڵگەن لەسەر گەورەی پێغەمبەر درودی خوای لەسەر بی بۆیە ئێمەش بەڕاستی دەبی گەورە بی لە ناو دڵمان و کاتی کە گەورە بی لە ناو دڵمان ئێمە ئەو وەختی زیاتر پابەند دەبین بە فەرمانەکانی ئەو بە شوێنی ئەو دەکەوین و جێڕایەلی سنەتەکەی ئەو دەبین وە لە کوتایشدا طبعا هەر ئێمە هەر خومان هەر مسلمان قازانجەکە لە ڕۆژی قیامەت ئەم پێغەمبەرە تەنیا بەهانای ئینسانی مسلمان و ئیماندار دێتن کە دێت شەفاعەتی بۆی دەکەتن و داوای لێ خۆشبوون لە خوای گەورە دەکەت خوای گەورە لە هەموو لایەک خۆش بیتن و ئاخر دعوانا الحمد لله رب العالمين.